کۆنتڕۆڵکردنی پتر لە ملیۆنێک بەشدار بەنسبەت حکوومەتەوە کارێکی زەحمەتە و لە هەموو وڵاتانی دراوسێ لەوانەیە وڵاتێکی گەورەی وەکو ئێران وەکو تورکیا حتا وڵاتێکی کە نزیک لە ئێمە وەکو ئوردن چەندەها ساڵ ئەو کەرتەیان ڕادستی کەرتی تایبەت کردووە بۆ ئەوەی ئەوان بتوانن بە ئاسانی ئێستا تۆ سەرنج بدە مولدە ئەهلیەکان دیارە وەکو ئێمە پتر لە ملیۆنێ بەشدارمانەیە ئەوانیش پتر لە ملیۆنێ بەشداریان هەیە ئێمە کە ڕوپێویەکمان کردووە دەبینین هەر نزیکەی لە دەماڵ دەبینین ماڵێک بە شێوەیەکی نادروست یا دەستکاری سەعات کراوە یا سەعاتی نییە یا بە هەر شێوەیە کارەبای ڕاکێشاوە بەڵام مولدە ئەهلیەکان لەوانەیە 200 ماڵیش بگەڕێ ماڵێک نادۆزیتەوە کە توانی بێتی تەجاوز بکە لەبەر ئەوەی ئەوان بە ئاسانتر ئەتوانن کۆنتترۆلی بکەن لەبەر ئەوەی بەشبەشیان کردووە ئێمە وا دەبینین ئەمە لە خزمەتی هاوڵاتیانایە لەبەر ئەوەی هاوڵاتی ئیتر پێویست ناکە پارەی دوو کارەبا بدا کارەبایەکی گران کە تەنها چەند ئەمپێرێکە لەگەڵ کارەبایەکی تری حکومی بە پچڕ پچڕ دێت و دەڕوا ئەمەش بەڕاستی گرفتە بۆیە ئێمە لە ڕێی سوودمان وەرگرتووە لە ئەزمموی وڵاتانی تر کە ئێستا کۆمپانیا ڕاوێژکارەکان ئەوانەی کە بانقی دەولی هێناون و دیارە نەک هەر کەرتی کارەبا بەنیازن دراسی کەرتەکانی تریش بکرێ کەرتە خزمەت گوزاریەکان بەگشتی